سپاس بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەی گزینگ. هیوادارم کە ساغ و سلامت بن. هەر لە ڕێگەی ئەم بەرنامەوە وەک ستافی بەرنامەی گزینگ پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی فەریناز خۆسرەوانی کچەلاوی کوردی خەڵکی شاری مەهاباد کە بەهۆی پاراستنی کەرامەتی لە دەستی جنایەتکارانی کۆماری ئیسلامی مەجبور بووە خۆی لە بینای هۆتێلی تارا بربداتەوە و گیانی لەدەست بدات. بە بەرنامەیەکی تر لە بەرنامەی گزینگ و بە تەوەرێکی ڕۆژەوەکە پەیوەندی بە خوێندەوارێکەوە هەیە و ئەوەش مەرگی دڵتەزێنی فەریناز خۆسرەوانی کچە خوێندەواری خەڵکی مەهاباد و بەدوهاتەکانی. لەگەڵمان بن تا کۆتایی بەرنامەکە. وەک ئاگادارن لە ماوەی ڕۆژانی ڕابردوو کچێکی مەهابادی و کارناسی باڵای حسابداری لە شاری مەهاباد بە ناوی فەریناز خۆسرەوانی کە لە هۆتێل تارای شاری مەهاباد سەرقاڵی کارکردن بووە بۆ ئەوەی کە لەلایەن یەکێک لە مەئمورانی ڕژیمەوە دەستڕێژی نەکرێتە سەری خۆی لە 9 چوارمی ئەو هۆتێلە خستوەتە خوارەوە و گیانی لەدەستاوە. ئەم مەسەلەیەش ناڕەزایەتی خوێندکارانی کوردی زانستگای تاران، خەڵکی مەهاباد، سەردەشت، سنە و هەندێکتر لە شارەکانی کوردستانی لێکەوتوێتەوە. هەروەک ئاگادارن راپۆرتەکان ئاماژیان بەوە کردبوو کە خاوەنی هۆتێل تارا لەگەڵ بازرەسێکی ئیدارەی ئەماکنی ڕژیم تەبانی کردووە تاکو لە بەرامبەر پەسەندکردنی تۆمارکردنی هۆتێلەکە وەکو هۆتێلێکی 5 ئەستێرە دەرفەتێک بۆ ئەو مەئموری ڕژیم بخڵقێنێت تاکو بازرەسەکە بتوانێت دەستڕێژی سەکسی بکاتە سەر ئەو کچە بێتاوانە. هەر ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە فەریناز خۆسرەوانی کە کارمەندی هۆتێلەکە بووە کاتێک کە لە یەکێک لە ژوورەکانی 9 چوارمی هۆتێلەکە تووشی پیلانی خاوەن هۆتێلەکە و بازرسەکەی ڕژیم دەبێت بۆ پاراستنی کەرامەتی خۆی ناچار دەبێت خۆی لە 9 چوارمەوە بخاتە خوارەوە و لە ئاکامدا هەر لەو کاتەدا گیانی لەدەستاوە. پاش بڵاوبوونەوەی هەواڵی ئەم ڕووداوە دڵتەزێنە خەڵکی مەهاباد و چالاکانی تری کوردستان بڕیار دەدەن کە لە ئێوارەی ڕۆژی پێنجشەممە واتە 17 گوڵانی 94 هەتاوی ئەو جنایەتەی کاربەدەستانی ڕژیم بێوەڵام نەهێڵنەوە و بمبۆنەوە دەرژەنە سەر شەقامەکان و خۆپیشاندانێکی گەورە لە دژی ئەم کردەوەی کاربەدەستانی ڕژیم وەڕێدەخەن. سەرچاوە ئاگادارەکان لە مەهاباد و سەبارەت بە خۆپیشاندانەکەی مەهاباد دەڵێن لە ماوەی ئێوارە و شەوی پێنجشەممەدا لە پانتایی شاری مەهاباد ناڕەزاییەکان درێژەی بوو ئەو خۆپیشاندانەی خەڵکی مەهاباد بە دەستێوەردانی گاردی تایبەت و هێزی ئینتزامی کێشایە توندوتیژی و ئەو هێزانە بە چەکی ساچمەیی و گازی فرمێسکڕێژ دەستیاندا بووە بڵاوپێکردن بە خەڵک و ناڕازیان. بەپێی دوایین راپۆرتەکان بەیانی ئەو ڕۆژە واتە لە ڕۆژی هەینی 18 گوڵان زۆرتر لە 20 کەس لە برینداربووان کە نزیک بە 10 کەسیان برینەکانیان سەخت بوو بۆ نەخۆشخانەی خومینی یان دەرمانگای تری مەهاباد گواسرا بوونەوە. هەروەها نزیک بە 5 کەس لە هێزەکانی ڕژیم بریندار بوون. لەلایەکی دیکەوە لە ماوەی شەوی ڕابردوو زۆرتر لە 25 شارومەندی مەهابادی لەلایەن هێزە ئەمنیەتەکانەوە دەست بەسەر کرابوون. راپۆرتگەلێکی تەئید نەکرا و لەو کاتەدا قسەیان لەوە کردووە کە گوایە دەنگی تەقە لەلایەن هێزەکانی ڕژیم لە شاری شنۆ و شاری مەریوان بەرامبەر بە شارومەندانی کورد بیسترا بوو. پاش ئەو ڕووداوە حکوومەتی ئیسلامی لە ترسی پەرەسەندنی ناڕەزاییەکان ئامادەباشی بە هەموو هێزەکانی لە تەواو شارەکانی کوردستان ڕاگەیان هەر بم بۆنەوە بۆ تاتوێکردنی پرسی کوشتنی فەریناز خۆسرەوانی و ناڕەزاییەکانی خەڵک داوامان لە بەڕێز کۆماڕەشی چالاکی سیاسی و خەڵکی مەهاباد کردووە کە تەوزیحاتێکمان لەبارەی چۆنیەتی پێشهاتی ئەو ڕووداوە دڵتەزێنە و بەدواهاتەکانیمان بۆ بدەن. بەڵام سەرەتا وەکو نەریتی هەمیشەیی بەرنامەی گزینگ چەند هەواڵێک لە زانستگاکانی کوردستان دەبینین و پاشان بۆ درێژەی بەرنامەکە دەگەڕێنەوە لاتان. خوێندکاران لە تاران بۆ پشتیوانی لە خەڵکی مەهاباد کۆ دەبنەوە. خوێندکارانی زانستگای تاران لە ناڕەزایەتی بە مەرگی فەریناز خۆسرەوانی کۆبوونەوەی ناڕەزایەتی بەڕێوە دەبن. بەپێی هەواڵی کەمپینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی خوێندکارانی زانستگاکانی شاری تاران لە ڕاگەندراوێکدا وێڕای پشتیوانی دەربڕینی خۆیان لە خەڵکی ناڕازی مەهاباد ڕایانگەاندووە لە ناڕەزایەتی بە مەرگی فەریناز خۆسرەوانی کچە کوردێکی قوربانی خەڵکی شاری مەهاباد کاژمێر 5 پاژنی وەڕۆی شەممە ڕێکەوتی 19 گوڵان لە پێشەنگای کتێبی شاری تاران کۆبوونەوەیەکی ناڕەزایەتی بەڕێوە دەبن. گەنجێکی کورد خەڵاتی یەکەمی فستیڤاڵی سەرتاسەری وێنەی لە ئێران پێبەخشرا. گەنجێکی کورد خەڵاتی یەکەمی فستیڤاڵی سەرتاسەری وێنەی خوێندکاری پێبەخشرا. لە ڕاگەیەندراوی کمێتەی بەڕێوەبەری یەکەمی فستیڤاڵی سەرتاسەری وێنەی خوێندکاری مستەفا فەرەجی خەڵاتی یەکەمی ئەم فستیڤاڵی لە بەشی ژنان و کشت و کاڵی پێبەخشراوە. ئەم فستیڤاڵە ساڵانە لەلایەن زانکۆی کشت و کاڵی
تارانەوە و بە بەشداری سەرجەم وێنەگران لە سەرتاسەری ئێران و لە بوارەکانی دابوونەریت داهاتوو ئاوایی بازارچە ناوچەیەکان ژنان و کات کشت و کاڵ سەرچاوە سروشتیەکان و بەرووبۆمی کشت و کاڵی بیناسازی لادێ کشت و کاڵ و مەزرا بەڕێوە دەچێت. فستیڤالی ئەمساڵ لە ژێر ناونیشانی وەرزێری ئاوایی و ژیان بەڕێوە چوو. مستەفا فەرەجی ماردین وێنەگری گەنجی کوردی دانیشتی بۆکان لە قۆناغی سەرەتاییدا بە سێ وێنە لەم فستیڤاڵەدا بەشداری کردووە کە دوو وێنەی بۆ قۆناغی کۆتایی هەڵبژێدرا و لایەکاندا خەڵاتی یەکەمی ئەم فستیڤاڵە سەرتاسەریەی لە بەشی ژنان و کار پێبەخشرا. کچێکی خەڵکی شاری سنا بەهۆی کەمتەرخەمی پزیشکیەوە گیانی لەدەست ئەدات. پاش ئەوەی نەشتەرگەری لوتی بۆ دەکرێت بەهۆی کەمتەرخەمی پزیشکەکەیەوە گیانی لەدەست ئەدات. بەپێی هەواڵی گەیشتوو بە ئاسۆی ڕۆژڵات کچێکی لاوی تەمەن 24 ساڵە بە ناوی دڵنیا ڕەحیمی خوێندکاری ترمی ئاخری کارناسی زانکۆی کوردستان دوای نەشتەرگەری لوت بەهۆی کەمکاری و کەمتەرخەمی دوکترەکەیەوە بە ناو ناسر ڕەحمان پەنا بەهۆی کەمکاری لە ئێکۆگرتن و تاقیکردنەوەی پاش نەشتەرگەریەکەی تووشی خوێنڕێژی دەبێت و گیان لەدەست ئەدات. سەرچاوە هەواڵەکە ئاماژەی بەوە داوەکە خوێنی لوتی ئەم کچە کوردە دەگەڕێتەوە ناو مێشکی و دوای یەک ڕۆژ لە نەشتەرگەریەکەی لە نەخۆشخانەی تەوحیدی شاری سنە گیان لەدەست دەدات. ئەمە چەندمین جاری بەردەوامەکە لە شارەکانی کوردستان لەوانە مەریوان و سنە بەهۆی کەمتەرخەمی پزیشکیەوە شارومەندان گیانیان لەدەست دەدەن. ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی سنە لە دژی پەرەسەندنی مادەی هۆشبەرد. ژمارەیەکی بەرچاو لە خوێندکارانی زانکۆ لە شاری سنە بەهۆی پەرەسەندنی کڕین و فرۆشتنی مادە هۆشبەرەکان و کەمتەرخەمی بەرپرسانی زانکۆ کۆبوونەوەی ناڕزایەتیان وەڕێخست. بەپێی هەواڵی ماڤنیوز ڕۆژی هەینی 11 گوڵانی 94 هەتاوی ژمارەیەک لە خوێندکارانی زانکۆی سنە لە شوێنی حەوانەوەی خۆیان بە دروستکردنی تراکت و نووسراوە سەبارەت بە ڕوونکردنەوەی شارومەندان لە بەڵای ماڵوێرانکەری مادە هۆشبەرەکان بڵاو کردوێتەوە و هەروەها کۆبوونەوەیەکی ناڕزایەتیشیان بەڕێوە بردووەکە لەلایەن خوێندکارانی بەسیجی پێشیان پێگیراوە. وەک هەواڵەکە ئاماژەی پێداوە پاش بڵاوکردنەوەی ئەم تراکتانە لەلایەن خوێندکارانی زانکۆی سنە خوێندکارانی بەسیجی بەدواداچوون بۆ ئەوە دەکەن کە چ کەسیان کەسانێک ئەو تراکتیان بڵاو کردوێتەوە. بەوتەی خوێندکارانی زانکۆی سنە خوێندکارانی بەسیجی مادەی هۆشبەر لەوانە تریاک حەشیش کراک و شیشە بە نرخێکی زۆر کەم دەخەنە بەردەستی خوێندکارانی کچ و کورد لە زانکۆی سنە. مامۆستایان لە بەردەم ئیدارە پەروەردەیەکاندا خۆپیشاندانیان ئەنجامدا. سەرەڕای فشار و بربەستی ناوەندە ئەمنیەتی حکوومەتیەکان بە بەستی کردکردنی دەنگی کۆمەلگا فەرەنگیەکانی کوردستان مامۆستایانی کورد بەڵێنەکانی خۆیان بردەسەر و ناڕزایەتیان دەربڕی. سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی حەڤەی بانەمەڕ شەقام و بەردەی بینای ئیدارەکانی پەروەردە و بارهێنانی بەشێکی بەرچاو لە شارەکانی کوردستان شایەتی داواکاریەکانی مامۆستایان بوو. هاوتاکردنی موچە ڕێزگرتن لە پیشەی مامۆستایەتی گەڕانەوەی گەورەی و پیرۆزی بۆ مامۆستا دابینکردنی دادپەروەری بەشێک لەو دروشمانە بوو کە لەلایەن مامۆستایانی کوردەوە وتراوەتەوە. بەپێی راپۆرتەکان لە شارەکانی قوروە، ئیلام، بۆکان، کرماشان، ورمیە و سەقز و سنە و مەریوان مامۆستایان ڕێپێوانیان ئەنجام داوە و لە بەردەم ئیدارەکانی پەروەردە و بارهێناندا خوازیاری بەدواداچوون بە داواکاریەکانیان بوون. لە شارەکانی سنە، بۆکان، ورمیە و مەریوان لەو چەند شارەدا هێزە ئەمنیەتی ئینتیزامیەکان حوزوری بەرچاویان هەبووە. سەرچاوەیەکی ئاگادار لە شاری ورمێەوە بازەوەی کردووە کە هێزە ئەمنیەتەکان هەوڵی ڕێگری لە خۆپیشاندەرانیان کردووە. چەند ڕۆژ لەمەوبەر کانونی سنفی مامۆستایانی ئێران لە بانگەوازێکدا داوای لە مامۆستایانی ئێران و کوردستان کردبوو کە ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی حەڤەی بانەمەڕ لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردە و بارهێنانی سەرجەم شارەکانی ئێران خۆپیشاندانی ناڕزایەتی بەڕێوە ببەن. بەوتەی کەسانی ئاگادار لە پاش ئەو بانگەوازەوە زەخت و فشار بۆ سەرژمارەیەک لە بەڕێوەبەرانی قوتابخانەکان و مامۆستایانی کورد زیادی کردووە و بەبەستی چاوترسێنکردنی مامۆستایان پیان وتراوە کە ئەگەری ئەوە هەیە لە خۆپیشاندانەکاندا لەلایەن تێکدەرەکانەوە تەقینەوە ئەنجام بدرێت. مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردووش خۆپیشاندانێکی سەرانسەری سەبارەت بە چەندین داواکاری مامۆستایان لە ئێران بەڕێوە چوو بوو. بەڕێوەچوونی کۆنفرانسی سەرتاسەری هەورامان مرۆڤ سروشت و ژیان. کۆنفرانسی سەرتاسەری هەورامان مرۆڤ سروشت و ژیان
ڕۆژی پێنجشەممان ڕێکەوتی دەیگوڵان بەڕێوە چوو. ڕۆژی پێنجشەممان ڕێکەوتی دەیگوڵان بە بەشداری کەسایەتی ناوداری ناوچەی هەورامان وەک عوسمان هەورانی هونەرمەندی دەنگخۆش و هەروەها قوتبەدین سادقی یەکێکی دیکە لە هونەرمەندانی لێهاتووی کورد و بە بەشداری خوێندکارانی زانسکای کوردستان لە تالاری مەولەوی ئەو زانسکایە بەڕێوە چوو. شتودان بەڕێوەبەری گشتی شوێنەواری مێژووی و کەرەستەی دەستی و گەشتیاری پارێزگای سنا لەو کنفرانسەدا ڕایگەیاند بە پێی ڕێنمایی کنوانسیۆنی شوێنەواری جیهانی دەپێوەر بۆ تۆمارکردنی ڕوانگەیەکی فەرەنگی پێویستە کە هەوڵدراوە ئەو کنفرانسە لە ئاراستەی ئەو دەپێوەرەدا بەڕێوە بچێت تا کنفرانسەکە دەوڵەمەندتر بکات. ئەو هەروەها ئاماژەی بەبێ ئیمکاناتی هەورامان کرد و سەبارەت بە بایەغنەدان بەو ناوچەیە و کانی بڵ و ئەدەبیاتی ناوچەی هەورامان قسەی کرد. لەو ڕێوەڕسمەدا پەردە لەسەر پەیکەری هەورامان و هەروەها دوکومنتی تۆمارکردنی نەتەوەی هەورامان گوندی پاڵنگان و ژیواری پارێزگای سنا بە بەشداری هونەرمەندان لادرا. بەڕێوەچوونی سمیناری هەڵسەنگاندن و لێکدانەوەی توندڕەوی دینی لە زانسکای پایانووری مەهاباد. لە زانسکای پایانووری مەهاباد سمینارێک سەبارەت بە توندڕەوی دینی بە بەشداری مامۆستایانی زانسکای پایانووری شاری مەهاباد بەڕێوە چوو. ڕۆژی یەکشەممان ڕێکەوتی شەشی گوڵان سمینارێکی زانستی تایبەت بە بەشداری کۆمەڵێک لە مامۆستایانی زانسکای پایانووری شاری مەهاباد سەبارەت بە دیاردەی توندڕەوی دینی بەڕێوە چووکە لەلایەن خوێندکارانی ئەو زانسکایەوە پێشوازی لێکرا. لەو سمینارەدا هەر یەک لە مامۆستایان قادر قادری، ئازاد مونسی و ڕەحیم خاکپور بەنۆبەی خۆیان لایەنەکانی دیاردەی توندڕەوی دینی و چۆنیەتی سەرهەڵدانیان شی کردەوە. هەروەها بەشی کۆتایی سمینارەکە بۆ پرسیاری بەشداربووان تەرخان کرابوو کە لەلایەن مامۆستایانەوە وڵامیان پێدرایەوە. ناڕزایەتی بە دۆخی ئەمنیەتی و زیندانی سیاسی لە کنفرانسی هەژدەی زانسکای کۆمەڵایەتی لە زانسکای تاران. کنفرانسی هەژدەی زانستی کۆمەڵایەتی زانسکای تاران لەگەڵ ناڕزایەتی خوێندکاران و مامۆستایان سەبارەت بە زیندانیکردن و گرفتسازکردن بۆ خوێندکاران و مامۆستایانی کۆمەڵناسی بەرەو بووەوە. بەپێی هەواڵی هێرانە ئەو کنفرانسە لە کاتێکدا بەڕێوە چووکە هەر لە سەرەتاوە خوێندکاران و کۆمەڵێک لە مامۆستایان ناڕزایەتی خۆیان بە زیندانی بوونی کۆمەڵناسانی وەک دکتۆر سەعید مەدەنی و یارشار دارولشەفا دەربڕی و داوایان لە سەرۆکی دەستگای قەزایی کرد ئەو دوو توێژە لە کۆمەڵایەتیە ئازاد بکات. لە سەرکار دەرکردن و خانەنشینکردنی زۆرە ملەی مامۆستایان وەک دکتۆر هالە لاجەوەردی، ئیبراهیم بایسەلامی، دکتۆر سەعید موعیدفەر، دکتۆر عەباس کازمی ناڕزایەتی خوێندکارانی لێکەوتەوە. هەروەها خوێندکاران ناڕزایەتی خۆیان سەبارەت بە دامەزراندنی یەکشەوە و ناکارناسیانەی دەستەی کۆمەڵناسی ئیسلامی و وەرگرتنی کەسانی ناشایست و بورسیەی نایاسایی و ڕانتی لە زانکۆی زانسکای کۆمەڵایەتی لەو ساڵانە و هاتنی کەسانی ئەمنیەتی وەک فەراد ڕەهبەر و ڕاوێژکارانی دەربڕی. وتاربێژان لە ناو وتاری خۆیاندا ئاماژیان بە نایاسایی بوونی زیندانیکردنی مامۆستایان کرد و ڕایانگەیان ئەوان شایانی ڕێزلێنانن نازیندانیکردن. پرسیاری یەکەمان لە بەڕێز کۆمار ڕەشی سەبارەت بە وردەکاریەکانی ڕووداوی دڵتەزێنی مەرگی فەریناز خۆسرەوانی بۆ پاراستنی کەرامەتی ئینسانی خۆیەتی و داوایان لێ دەکەین لەم بارەوە تەوزیحاتێکی زیاتر بۆ بینەرانی بەرنامەی گزینگ بدەن. بەڵێ سەرەتا بە پێویستی دەزانم سەرخۆشی بکەم لە بنەماڵەی خوسرەوانی و مەرگی دڵتەزێنی کچەکەیان زۆر کەسی تری غەمبار کرد و دڵنەگەران کرد. ئەگەر بمهێ باش لەسەر ئەو قەزیە بکەم، فەریناز خوسرەوانی کچێکی لاوی شاری مەهاباد بوو کە دوای تەواوکردنی زانکۆ و پلەی بە هەر لیسانس وەکو زۆرێک لە لاوانی تر ئیدارە و ئیدارەی شاری مەهاباد نەما کە نەگەڕێت بە شوێن کاردا و بۆی کە بتوانێ کار بکات، بەڵام لە نهایەتدا ئەویش پێوەست دەبێت بە خێڵی بێکاران و بۆیە لە دەرگای زۆر شوێنی تر دەدات وەکو هۆتێلەکان و شوێنهای شەخصی ئەوانە کە بتوانێت کار بکە و لە نهایەتدا لە هۆتێلتارای شاری مەهاباد ئستیخدام دەبێت لەوێ کار بکات وانە بە شێوەیەکی موەقەت یا قەراردادی. شتەکە لێرەوە دەست پێ دەکات. ڕۆژی دووشەممە 14 گوڵان لە شاری ورمیەوە بازرەسێک بۆ سەردانی هۆتێلتارە کە هۆتێلێکی 4 ستارەیە و دێ بۆ شاری مەهاباد، دێ بۆی کە بازرەسی بکات و
قسە هەواڵەکان یا قسەکان و خەڵک باز لەوە دەکەن گە گوۆیە ئەو هۆتێلە لە 4 ستارەوە قرار بێت بە 5 ستارە و ئەو بازرسە پێشووتری شاتۆوە بە جۆرێک پەیوەندێکی دۆستانە و ڕەفیقانەی دەگەڵ ساحب هۆتێلەکەشەیە. بەرحاڵ ئەو بازرسە دێت بۆ شاری مەهاباد و دەچێت بۆ هۆتێل تارە و یەکسەری بازرسی شتە دەکا ئەوانە دواتر دەچێتە تەبەقەی چواری هۆتێلەکە و لە یەکێک لە ژوورەکان دەچێت ئیستراحەت بکە دوای بازرسیەکەی. دواتریش فەریناز پێی دەوترێت کە کاری ئیداری هۆتێلەکە لە تەبەقەی خوارەوە دەکردرێت لە حاڵێکیدا بازرسەکە چۆتە تەبەقەی چوارم لەلایەن کارکونانی هۆتێلەکەەوە بە فەریناز دەوترێت کە بچێت بۆ تەبەقەی چوارم و ئەو کە لەوەیە کاری حسابداری و دەکا و لەسەر سیستمی کامپیوتەر دەبێت لە کۆمەڵێک لەو مدارەکانەی کاتە لەسەر کاروباری حسابداری بیبە بۆ بازرس با چاوی لێ بکات. فەریناز گویا بەرحاڵ دەچێت بۆ ژووری بازرسەکە دەچێتدا دەنیشە مەدارەکەی پێشامدا و ئۆتۆماتیکوار دەرگاکە لەلایەنێکێک لە کارکونانی هۆتێلەکەەوە کە لەلایەن فێر کراوە دەرگاکە قفڵ دەکرێتوانە. دوای 1-2 دقە پێشاندانی هەندێک کاغەزی حسابداری ئەوانە فەریناز لە کارەکەی خۆی دەنگە دەنگ و زیقەزیق ساز دەبێ ئەوانەوە گویا بازرس ویستوێتی بە زۆر دەستێژی بکاتە سەر فەریناز خوسرەوانی و لە ئاکامدا دەرگیر دەبن حتا دەرگیری لەفزی و کچەکە دفاع لە خۆی دەکاوە لباسی بازرسەکە دەدرێت بەرحاڵ کچەکە چون لەباری جسمی و ڕەنگ بێ زەعیفتر بێ لە مقابل بازرسێکی قەت بڵیندی تقریبان 35 ساڵ تەمەن بە نێوی مرتەزا هاشمیوەندە بەرحاڵ بازرسکردنی مرتەزا هاشمیوەندە بێت کە ئەسلێتی تەورێزیە بەڵام لە دارەی نەزارەت و بازرسی ورمێ کار دەکات. بەرحاڵ دفاع لە خۆی دەکات و ئەوانەوە حەول دەدا هەڵبێت بە دەرگادا دەرگاکە نایەتەن پێشووتر لە پشتەوەرا قفڵ کراوە. دەی فەریناز حەول دەدا خۆی نەجاتداوە ئەوانە ڕوو دەکاتە پەنجەرەی ئوتاقەکە ئوتاقی 204 هۆتێلەکە دەبێت لەوێ حەول دەدا لە تەبەقەی چوارمەوە لە باڵکۆنەکەەوە خۆی بخاتە تەبەقەی سێوم خۆی نەجاتدا کە بەداخەوە وەختێک بەردەبێتەوە وەختێک دەوێت خۆی نەجاتدا بەردەبێتەوە خوارەوە و جانی لە دەست دەداوە بەرحاڵ بەراو پشت بەردەبێتەوە ئەوانەکە بوو بەوەیە کە ڕووداوێکی ئەو دڵتەزێن دروست بێت. کا کۆمەر هەروەک ئاگادارن پاش ئەو ڕووداوە و جەریحەدار بوونی ویژدانی لاوان و چالاکانی کورد بەتایبەت لاوانی تێکۆشەری شاری مەهاباد ناڕەزاییەکی گەورە لەو شارە و هەندێک لە شارەکانی دیکەی کوردستان سەری هەڵدا و خەڵکی مەهاباد وەکو جاران لەوانە لە جەریانی مەرگی شوانە سێقادر ئەو جنایەتەی ڕژیمیان بێوڵام نەهێشتوێتەوە. ئەگە بکرێت دوایین زانیاریەکەمان پێ بدەن لەم بابەتەوە خوشحاڵ دەبین. دوای کەوتنە خوارەوەی فەریناز زۆر زوو هەواڵی مەرگی ئەو کچە لە ناو شاردا بڵاو بووە و زوو بە زوو بەرحاڵ هەرچەند هۆتێلەکە زۆر لە ناو شاری مەهاباددا نییە تقریبان لە ورودی مەهاباددایە لە نزیک بازارچەی نورە دوای بەربوونەوەکەی زوو هەواڵەکەی بڵاو دەبێتەوە لە ڕێگای SMS و لە ڕێگای دەم بەدەم و ئەوانە بڵاو دەبێتەوە و بەرحاڵ ئەو ڕووداوە پارچەند پێشووتر خۆ پێشاندان و ناڕزایەتی لە مەهاباد دەگەڕێتەوە تۆ چاو لێ بکەی بۆ زۆرشی تر مەسەڵەن کاتی خۆی شوانەی سەید قادر کە لاوێکی شاری مەهاباد بۆ ویشەر بە شێوازێکی زۆر دڵتەزێن جانی لەدەستدا دواتر کەسێکی تەرمامبوو بە نێوی شێرکۆی ئەمینی ئەویش کوڕێک بوو هەر ڕاستەخۆ لەسەر خیابان بەدەستی کەسێک لە هێزەکانی ئیتلاعات جانی لەدەستداوانە بوو بە هۆی ناڕزایەتی ئەوەش کە ئەوە هەواڵەکەی بڵاو بووە زوو خەڵک کەوتنە بیر لێکردنەوە چ بۆ بۆچی وا بۆ دەبێ بەروو بێتەوە و
هەرچەند سەرەتا زۆر ویستیان هەم لەلایەن جمهوری ئیسلامی و هەم هەندێک لە سەحب هۆتێل و شتەکە کە خەڵک داوای تەوزیعیان لێ دەکرد ویستیان کەیسەکە بەلا ڕێدا ببن ویستیان بڵێن بەڵێ ئەو کەسە خۆی خەتابارە ئەوە نامەسەلەکە وانە ئەوە دەیانەوێت ئابڕووی ئێمە ببن و ئەوانە سەرەتا ئەگەر بمهەیە باسێک لە هۆتێلەکە بکەم هۆتێلەکە ئەو جۆرێک کە خەڵک باز دەکەن بەرهەمی کۆمەڵێک ڕاندخاری و زەمین خاری و بە جۆرێک دیانی ئەو هۆتێلە قەدی کێشاوەکە چۆتە سەرەوە ڕنگ بێ خەڵک زۆر دڵێکی خۆشی لێ نەبێ و نەهایەتەن هۆتێلەکەن کە زۆر جار ئەگەر کۆبوونەوەهای دەوڵەتی دەگیرێەوە سمینارهای حکوومەتی دەگیر ئەوانە نەهایەتەن ئەو خەدەمات دەدا بە خەڵکەکە وەکو نەهار و شام و ئەیابوزاب ئەوانە دیارە ئەوەش خۆی ڕنگ بێ لەلایەن خەڵکەوە شتێکی زۆر جالب نەبێ بۆ خەڵک بەرحاڵ بەپێی ئەو مێژوویەکەیانە هەر ڕۆژی بەرحاڵ دووشەمبە کە ڕووداوەکە ڕوودەدات ڕۆژێک دووشەمبە دەبێ سێشەمبە تقریبان قەزیەکە کاری ڕێسانەی بۆ دەکرد ڕێسانی منجەرمە خەڵک لە نێخۆیدا بڵاوی دەکاتەوەوانە و ڕۆژی پێنجشەمبە لاوانی شاری مابات بڕیار دەدەن کە بۆ محکومکردنی مەرگی فەریناز بە شێوەیەکی ئاوا دڵتەزێن بێنە بەردەم هۆتێلەکە دێنە بەردەم هۆتێلەکە تقریبان لە سەعات 4:30 بۆ 5 وەکو لە تەسویرەکانیدا دەبین نزیک بە 3-4 إلى 5,000 کەس کۆ دەبێتەوە هەمویان داوای تۆزیع دەکەن ئەو ڕۆژە ئەوەش بڵم کە بنەماڵەی فەریناز تهدید کراون کە بە هیچ شێوەیەک نابێت لەگەڵ هیچ ڕێسانەیەک قسە بکەن و هەرچەند بەرحاڵ فەریناز باوکی نەماوە باوکی بەڵام بنەماڵەکەی ئەو ڕۆژی پێنجشەمبە بەسەر لە بەیانی دەبەن بۆ هۆتێلی تارا بۆ ئەوەی کە دیارە وەکو باسش کراوە تهدیدیش کراون دەیبن بە هۆتێلەکە و چاوەڕانی ئەوەن ساحب هۆتێل و شتەکە کە ئەگەر خەڵک کات کۆبوونەوەی کرد و ناڕزایەتی دەربڕی بنەماڵی فەریناز بێن بە خەڵک بڵان کاکە وامەکەن خەتای کچی ئەمە بۆ بەڵام لاوانی وشاری شاری مابات لەوێت بەرحاڵ دەستن بە کۆمەڵێک شعار و داوای بە سزاگەیاندنی ئەو بازڕسە دەکەن و هیچ جوابەکان نادرێتەوە و گاردی ویژە نزیک بە 35 یا 40 گاردی ویژە دێن لە بەردەم هۆتێلەکە دایدەنێن لە نەهایەتدا جوابیان نادرێتەوە و ساحب هۆتێلەکە و ئەو قسەی کە پێشووتر هەماهەنگ لە جمهوری ئیسلامی و پافشاری لەسەر دەکەن بە لە خەتای کچەکە بۆ قەزیەکەوانێکە ئەوە دەبێتە هۆیەکە تووڕەیی خۆپێشاندەرانی بدواوە بێت و نەهایەتەن وەکو دیتمان ئاگران لە هۆتێلەکە بەردا و هەرچەند قەزیەی کەیسی فەریناز ئێستا لە شوعبەیەکی دادگای مەهاباتەوە قازەکەشی خانمی بەهیارە بەڵام نهایەتەن و خۆشی سید مرتەزا هاشمیان بازرسەکە لە زیندانی شاری مەهاباتە سەرەتا زۆر زۆویستیان لە ڕێگای وەسیقەوە ئازادی بکەنەوەوانە بەڵام خەڵک هەڵوێستێکی توندیان گرت و قرار ببچنە بەرزندان و حتا بەردەم فەرمانداری بەڵام دواتر گویا فەرمانداری شاری مەهابات خەڵکی دڵنیا کردوەوە کە لە ترسی ئەوەی کە نەچنە بەردەم ئیدارەکە و فەرمانداری ئەوانە زووکتێتی ناکە قەزیەکە وانە بەرحاڵ ئەگەر بم هەیە باسی دوایین ئامارەکان بکەم ڕۆژی جومعە دیسان هێزێکی زۆر لە میاندوا ورمێەوە کە هێزی گاردی ویژە هێنرا بۆ مەهابات ئەوەندەی کە 20 إلى 30 ماشێنی ئاوپاش و ئەوانە هێنرا بۆ شاری مەهابات و لە تەرمیناڵی مەهاباتەوە تا دەگاتە شوێنێک باغی گوڵانی پێدەڵن کە ئەو مەسیری خیابانی هۆتێلەکەش دەگرێتەوە گاردی ویژەیاندانا هەر بە ئێزای 5 دقه 6 دقه گاردی ویژە ڕابۆستا ئەو بمێنێتە ڕۆژی پێنجشەمبەش تەقەیان زۆر لە خەڵک کرد تەقە هێوایی زۆر کرا دواتریش نزیک بە 20 کەس بریندار بوون هەرچەند بریندارەکان بە شێوەیەک نەچوونە بیمارستانی مەهابات و لە ئەو دکتۆرانی لە ماڵەوە کار دەکەن یا شوێنهای خصوصی لە ماڵەوە دەرمان کران
و تقریبان ڕۆژی پێنجشەمبە نزیک بە دەتوانین بڵین 10 کەس گیرە کە گویا 3 کەسان هەر عەزویەک لە ماڵم دایک و پیاوێک و کوڕێکن و ڕۆژی جمعەش حتا پێش دەگیرە لە کۆبوونەوەیەکی ناڕزایە کۆبوونەوەیەکی دوو کەسی ینی دوو کەس لەو مەسیرێک تەرمینال بۆ باغی گوڵان ئەگەر دوو کەس 3 کەس بەیەکەوە حتا بەڕێگاشدا ڕۆژبان گیریان پێدەدان لێکیان بڵاو دەکردن و چەند جار چەند کۆبوونەوەی ناڕزایەتیش کۆلە کرا کە بە توندی هێرشیان کردنە سەر و بەباتوم و گازی ئەشکاوەر و ئەوانە بڵاویان پێدەکردرا و ئەوە تا شەوان درەنگ بۆ ڕۆژی جمعە بەڵام نهایەتەن ڕۆژی جمعەش نزیک بە 10 کەسێک گیراوە گیراوەکان ڕاگوێزراون بۆ ورمێ لەوێ لە کۆڵینەوەیان لەگەڵ بکردێ ئەوانە و بەرحاڵ ئەو ناڕزایەتیە دەنگی داوە لە ڕسانەکاندا باسی کرا و نهایەتەن ئێستاکە چێشراوە بە شاری سەردەشتیش پشتیوانێکی زۆر باشی کرد و لە شاری سەردەشتیش هەر زۆر زوو بۆ ئەوەی کە ناڕزایەتەکە پەرەنەستێنێ گاردی ویژە کە پێشووتر ئامادەکرا بوو هەڵبەت لە ماباتیش پادگانیش ئامادە باش بوو لە شاری سەردەشیش و سپاش کە ئەگەر کۆنتترۆل نەکراشتەکە ئەوانیشیان بن واردی ئەمەل بن لە شاری سەردەشتیش ئەوەندەی کە ئێمە ئاگادارین ناڕزایەتەکە زۆر مەدەنیانەوە زۆر ئارام دەستی پێکە بەڵام زۆر زوو لەلایەن هێزەکانی حکوومەتیەوە سەرکوت کرا 6 کەس ئەوەندەی من ئاگادار بم و بەدەستمان گەیشت بێ 6 کەس بە توندی بریندارن و نزیک بە ئەو ڕۆژە لە شاری سەردەشت نزیک بە 20 لە 30 کەس گیراوە بنەماڵەکانیان بانک کراون بۆ تەلەفۆنی پێیان وتراوە کە ئەو شتەیە کوڕە بەرحاڵ بنەماڵەکانیان ئاگادار کراون کە نابێ بە هیچ شێوەیەک وەشوێن کەیسی کوڕەکەیان بکەون تا خۆمان ئاگادارتان دەکەین بۆی کە ناڕزایەتە یا باسی نەکردێ بۆی کە ناڕزایەتەکە گەورەتر نەبێتەوە ئەلبەت من بە ئەوەش ئیزافە بکەم لە شاری مەهابادیش تاکو ئێستا کە من لەگەڵی قسە دەکەم ئاماری گیراوەکان زیاتر لە 100 کەسە دواتر شەوانە بە شەو چوون خەڵکیان گرتووە و لە ڕێگای تەلەفۆنیشەوە تاوجگای توانی و لە ڕێگای سمسەوە تهدید کراون بەڵام نهایەتەن ئێستا شاری ئەمنیەتی شاری مەهاباد هەر ئەمنیەتە هێزەکان هەر ئامادە باشن و ئێستا شەر بەردەم هۆتێلی تارە براوێکە سوتا و هیچی پێوە نەماوە بەڵام گاردی ویژە چون بۆتە شوێنی تەجەموعی ناڕازیانی شاری مەهاباد بە قەزی مەرگی فەریناز هەر گاردی ویژەی لێ مەرگی دڵتەزێنی ئەو کچە خوێندەوارە لە مەهاباد دوای نمونەی مەرگی کچان و ژنانی کورد بوو کە حکوومەت هەوڵ ئەدات سەری داپۆشێ و هەر لەم ساڵانەی دوایی لانیکەم 4 حاڵەت مەرگی گوماناوی کچیانی خوێندکار لەوانە سەحەر چوێنی شەیدا حاتمی و 2 کچە خوێندکاری تر لە زانستگاکانی ورمێ و کرماشان ڕوویداوە پرسیارێک کە لێرەدا دێتە پێش ئەمەیە کە چالاکانی مەدەنی و خوێندکارانی کورد لەم بابەتەوە دەکرێت هەڵوێستیان چۆن بێ ئایا دەکرێت بەڕێخستنی ناڕزایی بەرین و بەدواچوونی یاسایی بربەم کردەوانە بگرن؟ بەڵێ پێشووتر هەروەکە خۆتان ئاگادارن ئێمە لە دانیێژوویەکی کچمان بوو بە نێوی سەحری چوێنی کە خەڵکی مەریوان بوو لە دانیشگای بوو عەلی هەمەدان دەرسی دەخوێند مەرگەکەی زۆر گوماناوی بووە بە هیچ شێوەیەک ئەسڵ پەروەندەکەی دەتوانین بڵێن مەختومە نەبووەوە هێستا بە جۆرێک پەردەبۆش کراوە لە شاری ورمێ شەیدا حاتمیمان بووە لە بۆکان کە ناڕزایەتیشی لێکەوتەوە سومەیەی فەیزوڵڵاپور کە بە شێوەیەکی زۆر گوماناوی بەرحاڵ هەم دەستدرێژی کراسەر و دواتر تەرمەکەی فرەدرا و ناڕزایەتیشی لێکەوتەوە یەک شت لە وڵاتێکی وەکو ئێران لە سیستمێکی بەم جۆرە تۆ ئەگەر باسی بتوێ باسی یاسا بکەی یاسا شتێکی فۆرمالیتەیە دانراوە ڕەنگ بێ شتێکی زۆر سادە چاو لێ بکەی بۆ مەسەڵەن خوێندن بە زمانی کوردی لە ئەسلی پازدەی قانونی ئەساسیدا نییە ئەوە یاسایەکە لە بنەڕەتی کۆماری ئیسلامیدا بەسلا لەسەر و قانونە کاردەکە هەیە بەڵام یاسا جمهوری ئیسلامی خۆی یاسایە چی پێخۆش بێت و چی پێ ناخۆش بێت ئەو تەسمیم دەگرێت ئەوەی کە نووسراوە خۆی نووسراوە و دانراوە لە جگای خۆی بۆیە دێرەدا ئەگەر بمان هەوێ باسی ئەرکی چالاکانی مەدەنی و یا خوێندکاری بکەین و ئەوانە تۆ چاو لێ بکە ئەو هاو چەند ڕووداوی کە لە چەند ساڵ ڕابردوودا هاتوتە پێش
بێراوێ کە زۆر کەیسی مەخفی هەیە زۆر کەیسی ئەسن بەرەسانەی ناکرێتەوە زۆر کەیسەیە هەر لە سەرەتاوە خەفە دەکرێەوە بنەماڵەکانی تاتی دەکرێت بەڵام ئەو چەند کەیسە هەموو کسانێکی خوێندکار بوون و بەعزەندانیش و هەیەکی نمونەش بوون لە زانکۆکان بەڵام مەرگەکانیان زۆر زۆر گوماناوی بوو هیچێک لەو کەیسانە لە ڕێگای یاساوە و پەنابردن بۆ دادگاکانی جمهوری ئیسلامی چارەسەر نەکردراوە بۆیە ڕێگای مەدەنی و ڕێگای ئەوەی کە بتوانن ناڕزایەتی مەدەنی دەرببڕن باشترین شێوەیە تۆ چاو لێ بکە ئەگەر ئەوەی لە مەهاباد ڕوویدا ئەگەر خەڵک ئەو ناڕزایەتی دەرنەبڕی بە دڵنیایی سەرپۆشدا دەندرا و بە جۆرێک لە جۆرەکان دەیانگوت نا ئەوە ئەو کسە خۆی خراپکار بووە ئەلبەتەن ئەوە دەرحاڵ زۆر هۆکاری هەیە بە تۆ بە فەرزی دابنێ وا بووە بەرحاڵ ئەو کچە ویستوێتی لێرە خۆی نەجات بدە هۆکارێکە بوو بۆیە ئەرکی چالاکانی خوێندکاری و چالاکانی مەدەنی ئەوەیە لە هەر ڕێگایەکی مسالمەت ئامیز لە ڕێگایەکی مەدەنیەوە کە دەتوانن ناڕزایەتی دەرببڕن ناوەندەکانی دەرەوەی ئێران ڕسانەکانی دەرەوەی ئێران ئەو ڕسانیان یا ئەسەن ناوەندە نێونەتەوەیەکانی لێ ئاگادار بکەنەوە و بە جۆرێک ئەگەریش بتوانن حرەکەتی مەدەنی بەردەوام هەبێ بۆ ئاکاری ئەوە جواب وەردەگرێتەوە تۆ ئەگەر چاو لێ ئەگەر جارێک دوو جار و سێ جار بۆ هەموو کۆڵبەرەی لە سنوورەکان خەریکن ڕۆژانە بۆ ئەسن بۆ پارۆنانێک خەریکن زیاتر لە حەدی تەوانی خۆیان کار دەکەن کۆڵێکی زۆر زۆر زیاتر هەڵدەگرن ئەگەر سێ چوار احتراز بکردرێ و ناڕزایەتی دەربڕێ قەت ئەوە نابێکە دووپاتە بێتەوە بەڵام ڕۆژانە خەریکیون بۆ ئەوەش بە نظری من بەسە تاکەی مەسەلەن هەر جارێ لە شارێک و لە شوێنێک کچێکی کورد کچێکی خوێندکار بە شێوەیەکی گوماناوی گیانی لە دەست بدات و دواتر بڵێن بەڵێ خەتای خۆی بۆ ئەسم بۆ ئەومە خەتایە دەبێ ڕوودا کە قشری خوێندکار قشرێکی ڕۆشنبیریشە قشرێکەکە بەڕاستی کەیسەکان گوماناوین هیچ بەعید نییە کە ئەوانە ئەو کەیسانە ئەسەن بە ئەمدی ویان لێ نەکردەوە بە ئەمدیش پەردەپۆش نەکردن بۆیە ناڕزایەتی مەدەنی بە شێوەیە ناڕزایەتی مەدەنی باشترین جواب وەردەگرێەوە دڵنیان پێش دەگرێ بە ئەو جۆرە حرەکەتانەوە دەبێ بە فەرهەنگیش و ئەوەش نهایەتەن حرەکەتی مەدەنی لە نهایەتدا ئەو یاسای جمهوری ئیسلامی ناتوانێت بربەرەکانی لەگەڵ بکە چون حرەکەتی مەدەنی تر دفاعێکی زۆر زۆر مەشروعە دفاعێکی زۆر زۆر ئارامە من حەقی خۆمە بزانم بۆچی فەرینازی خوسرەوی گیانی لە دەستدا بۆیە کاری مەدەنی دەتوانێت جواب بوو بێت. دەستخۆشی لە میوانی ئەم جارەی بەرنامەی گزینگ دەکەین. بەڵێ بینەرانی ئازیز بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنمەیەکی دیکە لە بەرنمەکانی گزین. خوێندکارانی هێژە هەروەکە لە کۆتایی بەرنمەکانی پێشوماندا ئاماژەمان پێکردووە ئێوە ئازیزان دەتوانن لە ڕێگەی ئادرسی فەیسبوک و جمێلی ئێمەوە هەواڵ و ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بگەینە دەستمان. لێرەشتا و بەم جۆرە دەگەینە کۆتایی بەرنمەکە. شەو ڕۆژێکی شاتان بۆ باوە دەخوازین و ماڵاوە.